زۆرێک لە گەنجەکانمان هەر لە ڕێگەی سوۆشیال میدیا و لایف ستایلی خۆیان دادەنێن و بڵاو دەکەنەوە. ئەوە تا چەند کاریگەریە، چەند زەرورە، چەند پێویستە هەرکەس هەستێ و بە موبایلەکەی و ژیانی خۆی دانێ و بڵاو بکاتەوە. وەڵاهی قورسە من بە پرسیارێکی گشتگیر وەڵامی ئەمە بدەمەوە. لە هەندێک شوێنە ڕەنگە باش بێ و چاک بێ و مەزبوط بێت، خەڵک ئەزمموی لێوەرەگرێ، خەڵک ئەتەکێتی لێوەرەگرێ، خەڵک شێوازی لێوەرە. خێزان لە ماوەی ڤیدیۆیەکی پیشاندام ئینستاگرامێک خاتونێکی بەڕێز لە ماڵەوە چی چێشت و چی زەڵاتە و چی مقابلات و چی ستایلێک بۆ متبەق و چی بکە، ئیکات ئەم شتێکی خراپە بۆ شتێکی باشە. خێزانی من لە ماڵی خۆی دانیشتووە لەو تەپولە دروستەکە ئەم شتێکی لێ فێرە بێ کو بە حەلەبی دروست کردووە ئەم لێرە فێر بووە. جۆرێکی پەردە و تێتی پەردە باوی جاران نەماوە یەک جۆر پەردە، ئێستا سێ نوع تێکەڵەکەی تەرتیبات و عایسە تۆش لێزانی ئەمە تەرتیبات و مەزبوطە و ڕەنگە هەمان پارەشی تێ بچێت هەمومان استفادە دەکەین. باوی ئەوە نەماوە دەرگا ئیلا بکرێتەوە نیو مەتر وەکو ئەڵێ لایە لە ژوورەکە بکرێت. ئێستا دەرگای سکە دەکرێت، ئێستا دەرگاکە ئاوایە و تەرتیباتە وەکو پیانۆ کۆ دەبێت و بۆ نامانە بەڕاستی گرنگە. بەڵام بە دیوێکی ترە شتی خراپ، شتی زۆر تایبەتمەندی ژن و مێرد، شتی زۆر تایبەتمەندی ئەوەی کە تۆ بەسەن باجی پیاوێکت داوە تۆ بێیت ڕقی پیا و بڕێژی، تۆ باجی ژنێکت داوە ڕقی بەرامبەر بە ژن بڕێژی، تۆ باجی تەلاق و جیابوونەوە داوە تۆ بە تەمابی دێرەوە پیاو ناشرینکەی ژن ناشرینکەی، تۆ باجی دیندارێکت داوە تۆ دین ناشرینکەی، تۆ باجی بێدینێکت داوە تۆ بێدینی ناشرینکەیت و وەکو ئەڵێ وای لێ بکەیت هەموو کۆمەلگا بە بێدین بکەیت. ئەمە بخۆی بەڕاستی هەستەکەم هەڵەیەکە. بۆیە سانسۆر هەبێت، سنووردارکردن هەبێت، حدود هەبێت، وەکو ئەڵێت کەم تا زۆر و کۆڵێت سنووری ماڵ هەبێت، سنووری ژیان هەبێت، سنووری تاکە کەسی هەبێت. ئێستا بەداخەوە وای لێ هاتووە کە ینی بۆتە عەجیب. ئێستا لە ماوەیە ڤیدیۆیەکم بینی وەڵا پۆستێکم ئێڕە چی ئەڵێن فڵان کەس دە ڕۆژە ژنیشی گواسۆتەوە تا ئێستاکێت ڕسمەکانیشی بڵاو نەکراتوە. ئەی بۆ بڵێ زۆر عەجیبە، ئیلا بێ مادام هونەرمەند فڵان گۆرانی بێژ فڵان مادام بۆ نمونە ژنی گواسۆتە بێ هەموو عالەم بزانێ ژنەکەی چۆنە و باڵای چۆنە و فڵانی چۆن. کەم بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە. ئومێد دەکەم ئەم کولتورە سانسۆرێکی بۆ دانێت، تەمان بەس بە خەڵکیش دانانرێ، بە یاسا دادەنرێ، بە عوقوبە دادەنرێ. یعنی من گەشتمەوە قەناعەتەی بە بەختیار و بە من و تۆ بە سەد بۆ نمونە مەسەن پەروەردەکاریش و بە بەرنامە و بە کەناڵی دیمەن و بە فڵان و فیسار و کاکتۆر کەریم و کێوچێ ناتوانین کۆمەڵگای ئەبێ لە ئاخیرە یاسا و ڕێسایەکە بێت هەمومان کۆنتڕۆڵکە. ئەبێ یاسا و ڕێسای ئێستا من و تۆ بخۆمان چوونێتە جەو خۆمان و قساکەین، یاسای بەرنامەکە نەبێ و کاتی بەرنامەکە نەبێت سنوورێکمان بۆ دیاریکە ئەچینە جەو خۆمان ڕەنگە بۆ مەسەن ساعت تاوانێت کەواتە هەمیشە یاسا و ڕێسا سنووری بۆ دیاریکرد، ئینپوتی بۆ دیاریکرد، ئاوتپوتی بۆ دیاریکرد و ئومێد دەکەم بەرنامەکەش بزانین چۆنە و دەخەزمەتە.